به چاشقان داشت. ئەمزامان کۆ کردووەتەوە و بۆ بابەتە ویستمان کەسانی خاوەن ئەزمون هاوکارمان بن و یارمەتی دەرمان بن ئەگەر بە ئیمزایەک بێت بە چۆن بڵێ لێدوانێک بێ بۆ ڕاگشتی هاوکارمان بن چونکە ئەوان بڵێتونەڵێ ئێوە ئەزمون تا زیاترە لە ئێمە خەڵک چاوەڕی ئێوەیە لە ئێوە زۆرش دووەر ئەبێ بۆیە بۆ بابەتە ویستمان سەردانێکتان بکەین و لە داهاتووشا چەند جارێکی کە بۆ ئەزمون وەرگرتن لە ئێوەواتە سەردانتان بکەین و هاوکارمان بن زانکۆ ئیشەکەین و ئەندامی هەر ڕێکخراوەکەشین هەر کۆمەڵگایەکە گەنجتیایە هەنێ چۆنەڵی بابەت هەیە کە بابەتی نیشتیمانەیە هەنێ بابەتی شێ بابەتی کۆمەڵایەتی بابەتی سیاسیە دەوری هەبێ لە ناو بابەتانە کەواتە ئەو کۆمەڵگایە زیندووە گەنج ئەساسە ئاگای لە وەزاکەی ئاگای لەوەیە کە چیە بزەرێ ئەبرو ئەو تۆ لە ئێستای گەنجای تر تۆ ئەو ئایندەیە دروستەکەی لەبەرەوە زۆر زۆر ئەساسە دەستان خۆش بە بەتایبەتی بابەتی داگیرکاریەکان لە ئێستاە بۆ سەر وڵاتی عێراقی من بە گشتی قساکەین یعنی با زۆر نەینە سەر هەرێمی کوردستان بەڵام باسی وڵاتی عێراق بکەین کە وڵاتێکە کیانێکی دەوڵەتە دەوڵەت بەپێی دەستور ئەم دەوڵەتە سنوورەکانی پارێزراوە بەپێی دەستور هیچ دەوڵەتێکی دراوسێ بۆی نییە سنووری بەزێنێت تەنها ئەوە ئیتفاقی هەیە لە بینی تورکیا و عێراق ئەو ئیتفاقیەش ڕاستە لە ساڵی 83 کراوە دواتر ئەو ئیتفاقیە ئەبێ هەردوو دەوڵەت ئاگایان لە یەکتر بێتە کاتێک لێت سنوورە بەزیانێت کارمانەکە خەڵکبان لێ کوژێت ئەو سنووری لەکوێیەش لێرە لە پنەماسی قەسفی خەڵکەکە و خەڵکی تیا برینار ئەتوژیان ئێمانە خۆشتنە مەوای لێ هاتە تۆ خەڵکێکی سەرێمی کوردستان خۆی بۆیە سنوورەکانی خۆی زۆر باش پاراستایە بەڵام پاراستنی سنوورەکان لەسەر شان پەیوەندیەکانیان پەیوەندیە اقتصادی و سیاسیەکانیان زۆر لەوە گەورەترەکە گوێبەر بەوەی کە سنوور ببەزێنێ یاخود خەڵک بکوژێ خەڵک چونکە ئەگەر ئێمە باس لە هەر حیزبێکی سیاسی تر بکەین کە خارجی هەرێمی کوردستان بێت وەکو یەکێک لەوانەکەی سەخوانیان بە حسابی خۆیان بۆ ئەوەی کە شەڕەکەی ناوخۆیان لەگەڵ بەکەکەیان لێرە بکەن بەڵام زۆربەی خەڵکەکانی ئێمەتیە ئەولادیانە خەڵکی ئێمەتیان یعنی خەڵکی باشووری کوردستانی تیاژ لەگەڵ دوو دابووین ئەم ڕۆژان چونە لەگەڵ حرەسی کورددا باسەوە ئاخەویش لە چەند مەنتیقەی تا زۆر هاتۆتە پێشەوە دەورەی پەیوەندیەکانی ڕۆنە مەنتیقەی لەگەڵ ئێرانە باشتر بێت سەر باس لە ئێران نەکەن بەڵام بە هەمان شێوەیە فەرقی چییە؟ عێراق زۆربەی زۆر بەڵام ئەمانە ئێمە هەموو لەگەڵیان هەموو کەسێک هەموو تاکێکە بێت ئەو ڕۆحە نیشتیمانی هەبێت زۆر زۆر ئەساسە تۆ ڕۆحێتت هەبێت کە نابێت دەوڵە خاکەکە داگیر بکرێت مەحماکە سیاسەکە بەڵم یا هەرێم کەسەکانی چۆن ئەوڵام بەخیرە هەرێمی کوردستان من و تۆ سبەینە زەرەرمان حتا حیزبێکی سیاسی اتفاقی هەبێت لەگەڵ دەوڵەتی تورکیا بووین لەگەڵام بەپەیوەند دەستان خۆش بێ ئیشێکی زۆر باشە زۆر سپاس دەستی